کاک مستەفا من لەمێ ئەو پرسیارە هەر لەو ئاراستا لیستی فیکس کە جەناب دەکێ لە کەسانی ڕێبەری حیزب بووی لیستی فیکس چۆن هەڵەسەنگێنی و بەداخەوە لیستی فیکسە بێتە هۆکارێ بۆ ئەوەی یەک جیابوونەوەیەکی تر لە حیزبی دموکرات ڕووبدا لە قۆناغێکی زۆر حساسی مێژووی حیزبی دموکرات و بزوتنەوەی کورد حیزبی دموکراتی کوردستانی ئێران ڕێبەراتی شۆڕژگێر جا بێتەوە و کۆمەڵی لە کادرە دێرینەکانی حیزبی دموکرات دەگەڵ ئەوانە چن و دوایی ململانەیەکی ناپێویست و ناخۆش لە نێوانم دووڕەوتە دروستە بێ بەداخەوە دوای ماوەیەکی کەم دکتۆر قاسملو شەهید دەبێ و دوای 2 ساڵ دکتۆر شەرەفکەندی کە جێگری دکتۆر قاسملویە شەهید دەبێ و بەستمەوەیە کە ئەگەر ئەو جیابوونەوە ڕوو نەدایە ئایا دەکرا ڕێ لەو جیابوونەوە بگیرە یا بەڕاستی ڕەوتێکی شەبوو کە ئەوەی بە جۆرێک لە جۆرەکان کە لە مێژووی حیزبی دموکراتیشە لە هەندێک نووسراوی دکتۆر قاسملوی خوێنیتۆ جۆرێک لە ڕەوتێکی عەشیرەیی لە حیزبی دموکراتە هەبووە کە ئەو ڕەوتە عەشیرەیە ڕێگریان لەوە کردووە کە حیزبی دموکرات بەرەو سیستم و ساختار و بەرەو حیزبێکی مۆدێرن بچووە ئایا لیستی فیکس بۆ حەذفکردنی ئەم ڕەوتە عەشیرەیە نەبوو لە حیزبی دموکراتە بە بڕایتۆ دیارە بە ئەوەی بڵێم کە لیستی فیکس زمانی من نەبووە من ئەوە لە ڕێبەریدا نەمابووم لە کۆنگرەی هەشدا بووم لە کۆنگرەی حەودڕا لە ڕاستیدا بەڵام بێشک وایە ینی لیستی فیکس نیشانەی چێ نیشانەی ئەوەیە کە ئەتۆ خۆمانە و ناخۆمانە لە نێو حیزبەکەیدا دروست دەکەی ئیدەیەکت قبوڵە ئیدەیەکی دیکەت قبوڵ نییە ئەوە لە حاڵێکدایە کە بە پێی ئەساسنامەی حیزب تا ئێستا لە ڕۆژی ئەوەڵەوە تا ئێستا ئەگەر چاو لە ئەساسنامەی حیزبکەی کە قەتیش نەگۆڕاوە بەتایبەت ئەو بارەی هەموو ئەندامێکی حیزب کە دەبێت ئەندامی کۆنگرەی حەقی هەیە خۆی کاندیدکا بۆ ڕێبەری و حەقی هەیە ڕەئی بدا ئەگەر ئەتۆ وەکو دەسەڵاتداری نێو حیزب بێی پێشەکی دیاری بکەی بڵێ ئەو لیستەیە چونکە ئەگەر فیکست کرد تازە ئەوە دەبێتە ئەو لیستەیە کە ئەتۆ فقط ئەوەت قبوڵە دەنا ئەگەر فیکسینەکەی خۆڕێبەری دەتوانێت لیستیش بدا و بڵێ ئەمە ئەو لیستەی پێشنیار دەکەین سەر ڕایوەش هەر کەسی دیکەش دەهەیە خۆی کاندیدکە با خۆی کاندیدکە بەڵام ئەگە فیکست کرد کوتت ئەو لیستەیە ڕەئی پێدەدەن یا ڕەئی پێنادەن یعنی ئەتۆ کولیەتی فیکسەکەی دەتەوێت ڕەتکەی و ئەوە بە هیچ شێوەیەک ئەسان لەگەڵ ئەساسنامەی حیزبیش یەک ناگرێتەوە بەڵام ئەوە لە چڕا هاتوو باسەکە ئەوەیە کە بۆ گەیوەتە ئەو جێگای خۆ چەند کۆنگرە هاتبوون ڕەت ببوون یعنی لە کۆنگرەی سێوە کۆنگرەی سێ کۆنگرەی 4 کۆنگرەی 5 کۆنگرەی 6 کۆنگرەی 5 کۆنگرە هەر بە ڕێبەرایەتی دکتۆر قاسملوی هاتوون و ڕەت بوون و لیستی فیکس نەبووە و دەنا لیستی کمیتەی ناوەندیش هەبووە کوتراوە کە ئەوانەی کە کمیتەی ناوەندین هەموو کاندیدن دیسان مەگەرێکێک بۆ خۆی نەی هەیە کەی دیکەش خۆی کاندید دەکا با خۆی کاندیدکە بەڵام لەوێڕا ئەوە تا ئەو کێشەی لێ دروست بوو کە لە کۆنگرەی هەشدا دروست بوو لیستی فیکس بۆیە منیش بە باوەڕی من لیستی فیکس دروست نەبوو شتێکی باش نەبوو کە هاتە گۆڕێ بەڵام ئیدی نەتیجەی ئەوەیە کە ئەتۆ لە نێو حیزبەکەیدا ئوسولاً حیزبی میلی دموکراتیک نابێ ئیدئۆلۆژی بۆ دیاری حیزبی ئیدئۆلۆژی نییە حیزبی میلی دموکراتیک کێشەی سەرەکی کێشەی نەتەوەیە و دوایی ئەفکاری تێدا دەبێ ئازاد بێت ئەگە لەم پرسی بەڵام ئەتۆ ئەگە هاتی ئیدۆلۆژیت بۆ دانا چونە تۆگە خەتی سیاسی دانا ینی ئیدۆلۆژیت دانا خۆ تۆ حیزبی چینایەتی نی حیزبی چینی کرەکارنی بڵێ ئەو نوع سۆسیالیزمم قبوڵەیە ئەو نوعەیە ینی کێشەکە بۆ حیزبێکی میلی دموکرات ئەوەیە کە ئەتۆ شتێکی ئاوا بکەیە بە هەرچەندە خۆ ئێستا ئەم بۆ خۆم لە کۆنگرەی شەشدارە مخالیف بووم کاگمەلا ڕسوڵیش دەزانێت قسەشم لەسەر کرد و پێم وایە تاسیرشم هەبوو جارێ وەڵ هات ڕەت بووە بەڵام ئێستاش دەڵێم ئەو وەختی شتومە محتەوای کورتەباسی و ئەوەی کە دکتۆر قاسملو دەیکرد لەباری عیلمیەوە 100% ڕاست بوو ئێستاش دەردەکەوە کە ڕاست بوو ئێستاش ئەگە لە من پرسی خۆزگا هەموو لایەک تەحملی کردایە ئەو با بکرایە بە مهندسی حیزب شتێک کە دەهات قبول کرایە چونکە زۆر جار پیاو دێتە سەر ئەو باوەڕەش ئەرێ ئەو هەموو دێموکراسیە بەربڵاوەی کە بە تایبەتی لە سەردەمی شۆڕشدا لە نێو ئێمەدا هەیە کۆمەکی کردوین یا زەربەی لێداوین ینی زۆر جار بڕا بکەن
ئەم بۆ خۆشم دەڵێم ئەم بۆ خۆم شتێک خەریکە دەنووسم لە زۆر مەوزعی شخصی خۆم ڕەخ نەمگرتووە ئەو وەختی ئێمە ناوئێکی دیم بیرمان دەکردەوە ئێستاکە دنیا زیاتر دەبینی و لێکدانەوەی زۆرتر دەکەی و ئەوانە بۆ ئەو وەختی غەڵەت بۆ بەڵام هەر شت بە مووقعی خۆی هەڵدەسەنجێنرێ هەڵبەت کاک مستەفا ساڵی 85 یا 84 ساڵی 84 و لە گەڵاڵەی شینکایەتی باشووری کوردستان کۆبوونەوەیەک بکەی و خەڵک کۆکەیەوە لەگەڵەوەی کە چەند نزیکەی 35 ساڵ ئەولاتر بێ هەڵی سنجێنی 1000 زۆر فەرق دەکات بەڵام یەک تێبینی هەیە لەسەر لیستی فیکس ئەکرێت لە ناو ئەحزابی ئوروپاییش شتایەکی وا هەیە هەرچەند نەک بە ناوی لیستی فیکس بەڵام ئەو کەسەی وا تۆ بزانی وەکو لیدرێکە ئەتوانێت ئەوە تیمی خۆی ببێ بەڵام دیارە کێشەکە وەخت لە ناو حیزبی دموکراتەوە بۆ دکتۆر قاسملو خۆی کەسێک بووەکە یعنی لە ڕاستیە کەسی تروان نەبووە خۆی باد لە شانی ئەوە ئەویش تیمێکی ببێت بەرحاڵ بگذەرین لەما قسەکان کرا من حەزەکەم کە باسی دکتۆر قاسملو کرا باسی ئەوە بکەین کە لە سەردەمێکە کە دکتۆر قاسملو ترۆر ئەکرێ بەپێی ئەو بەڵگانەی کە بڵاو بووەتەوە یان ئەو توێژانە کە کرا لەسەر ئەو بابەتە ئەبینین کە جۆرێک شاردنەوەیەک هەیە لەلایەن دکتۆر قاسملووە بۆ ئەو وتوێژانە کە لەگەڵ هەیئەتی با بڵێن دانوستان بە ناو دانوستانکاری جمهوری ئیسلامی هەیە حەزەکەم لە کاگمەلا ڕەسوڵ بپرسین کە ئەو کاتە تا چنێک ئێوە ئاگاداری ئەوە بوون بەڕاستیان ئەو ئەم بەڵگانە کە ئێستا دەرکەوتون ڕاستە ئێوە زانیاریتیان نەبوو لەسەر ئەو دانوستانانەی کە دکتۆر قاسملو یان ئەو شاندە بچووکە کە لەگەڵی بوو لەگەڵ هەیئەتی دانوستانکاری کۆماری ئیسلامیە دموکرات بەڵام وەک واقعەیە زەوەی لە قسەکانی برادەرانی ڕێبەرایەتیدا بە تایبەتی مەلا عەبدوڵڵا و کاک موسای هیزری دوو جاریان قسە کردووە داری ئەوەڵە مەلا عەبدوڵڵاش عینی شت کوتی کە هیچ کەس ئاگادار نەبووە بەڵام دوایە برێک پاش گەز بووە بەڵام کاک مستەفا زۆر بەڕوونی باسی کردووە کە دەڵێ لە دانیشتنی ئەوەڵ هیچ کە ئێمە کەس ئاگادار نەبووین بۆ دانیشتنی دووەمی شەر عینی شت ئاگادار نەکراوینەوە ئەوە باقیدێ من کارێکی باش نەبووە و ئەو شایعات و شانش کە زۆر شت قسراوە دەو بینەدا هەمیشە داگیرکەرانی کوردستانی هەرجوونانی کورد دایانەوێ لەو مەسەلانەدا خولاسە ئیسفادەی خۆیان بکەن جهەتێکی دیکە تێوەردەن مەسەلەن بۆ پەیوەندیەکانی بینی حکوومەتی عێراق و شۆڕژگەرانی باشوور یەکی وەک دکتۆر قاسملووی بکەنە ئیتیهام بۆەوەی کە دەڵاڵی بۆ کردونیاتی بۆ کردونیا ئەو ڕۆژێک کە مام جەلال و کاگەنەوشیرەوان لەگەڵ دکتۆر قاسملو لە ویەن لە ماڵی دۆستێکی من کە دانیشتن و فڵان و ئەوانە ئەو کەسانەی کە چاویان بەوان هەڵنایە ئەوان متام بکەن ئەوە هەمووی لەکنە منە لە کتێبەکەی مندا هەیە هەر عینی ئەو دەقەی ئەو پیاوەی کە لە ماڵەکەی بوون ئەوە ناوی کاڵعوسمانە مەهەندیسە برای مەلازم عومەریە دۆستی نزیکی منەوە لە ڕێگای منەوە مام جەلال تەکلیفم لێ کردووە ناردوێتە ئوتریش و ئەو ناوەی ئەو کاغەزی بۆ من نووسیوە دەڵێ هاتن ئاوایان کرد ئاوا لە تویان پرسی ئاوا لە سەید حەسەنیان پرسی ئەمن هیچ نەمدەزانێوانی کە چەند وەختێکی بە فارسی کە قسەیان دەکرد بۆم دەرکەوت کەوانە ئەو کەسانە و هاتوون وتوێژ لەگەڵ و چونکە لەوێ مام جەلال حیمایە وشی خۆی لەگەڵ بۆ ئەوانە ئاگاداربوون لەگەڵ کاگەنەوشیروانی دەنەهات لەوێ نەخشەکەیانەوە بووە بە دوای ویشدا کە نەخشەکەی ویشتویانە سەری نەگرتووە خودی دکتۆر قاسملو توێتی ئەمە نابێ بێڵین مەسەلەن مام جەلالوان لە جاری دووەمدا بەشدابن چونکە دەستمان کەشف دەبێ و ئاشکرا دەبێ و لە پێش ئەوەیدا ئەمە هیچمان کردبێ منداڵەوەرکەی سلێمانی دەیزانن ئەوە هەم بە کاغەزە منەوانم بۆ هاتووە هەمان لە نووسینەکانیشمدا بڵاوم کردوێتەوە ئەسڵ و ئەساسی وەک تۆهمەت لێدان بۆ یەکێتی نیشتیمانی یا بۆ شخصی کاگەنەوشیروانی مام جەلالی هەر وجودی نییە ئەوان هەردوو لایەن هەموو جارەکان هەم دکتۆر قاسملو ویستوێتی ئەگەر بۆی دەکرێت ئیمکانی هەیە ڕێخۆشکەرێک بکا بۆ یەکێتی نیشتیمانی کە وتوێژکە هەم مام جەلال ویستوێتی ئەو هەوڵانە بدەن بۆی کە لەو بارەیەوە کورد بە حەق خۆی بدا ئەوانە واقعێتێکە کە ئیهمالی تێدا بووە کەم تەرخەمی تێدا بووە شوێنەونکەی تێدا بووە ئەمن لە زۆر داریکە گەڕاومەتەوە
مەسەلەی کوردی دەڵێ دابای زیرەک بە زندوق تێوە دەبێت دکتۆر قاسملوو برادری دیکەش باسییان کردووە لە کاتێک گرتنەوەماندا تا ڕۆژانی آخر ئەگە باسی فێڵ و فێڵبازی و عەزەم داهاتە گۆڕێ هەمیشە و دایم جار نەبوو باز نەکا بڵێ بابم دەیکوت عەزەم کە ئێمە دایان ناسین و دەنێویان دانێوانە ئەوەندە شەیتانن نابێ بێڵی زبانی بدگاتێ زبانی بدگاتێ یا دەستکوژە یا فریوت دەدا ئەو بۆ خۆی قسەی خۆی بوو کەچی بۆ خۆی ئاوە دەگەڵەوانە بۆ شێوەی جێگای داغ بوو زۆر ناخۆش بوو بەڕاستی پێشاتێکی لە حەد بەدەرەوە لەو جەمیشەوە بە دواویدا لەویش خراپتر مەسەلەی دکتۆر ساعیدی کە تۆ ڕەفیقی خۆت برادری خۆت بەو شێوەی دەگەڵ ئەو تیپە فارس و تورک و عەجەم و شڵوچەڵاتانە ئاوە شەهید ببێ ئەتۆ عینی شتی لە دیگایەکی دیکە دەگەڵ کۆمەڵێکی دیکە کەس نازانێ هەرچی پەرچی دانیشی مەسەن خۆت بە شەهیدکردن دەی هەتا ئێستا کارێک لە دوای ئەو نەقسەی کە بەسەر حیزبی دموکرات داهاتووە حیزبی دموکرات جێگای خۆی نەگرتووەتەوە چونکە بەڕاستی ئینسانی کارزما و ئینسانی لێزان و ئینسانی وەک دکتۆر قاسملووی تازە بەو زەمانانە کە پێدا نابێتەوە بەڵێ کاک مەلا ڕەسوول من حازەکەم لەسەر تایبەتمەندی شەرەفکەندی قسە بکە ینی شەرەفکەندی لە دوای دکتۆر قاسملۆ کە دەیتوانی کارەکتەری چۆن بوو ینی دکتۆر شەرەفکەندی کاریگەریەکانی لەسەر حیزبی دموکرات چی بوو چونکە زۆر جارێ لە ئەوەندەی قسە لەسەر دکتۆر قاسملۆ کرێ دەتوانێت بێژ سێبەری دکتۆر قاسملۆ باڵی کێشاوە بەسەر دکتۆر شەرەفکەندیە ئەو ماوانەی کە ئێوە پێکەوە کارتان کرۆ تایبەتمەندی دکتۆر شەرەفکەندی کە دواتر شەید کراوە زەرپێکی گەورە بوو لە بزوتنەوەی کورد و حیزبی دموکرات تایبەتمەندەکانی چی بوو دەیتوانی ئەگەر ما بە حیزبی دموکرات بەرەو ئاراستەیەتر بەرەو قۆناغێکی تر ببا 100% تاسیری دەبوو چونکە دکتۆر شەرەفکەندی دیارە وەک هەموو بنەماڵەکەیان بە تایبەتی هەم زیرەکێکی زۆر عەجایبیان هەبوو هەم نەوعێک کە لە ڕەخی و نەزان بڵێم ئەوەی خۆیان هەبوو ئینسانێک بوو یەکجار زۆر لە کاری خۆیدا دەقیق بوو یەکجار زۆر بە غیرەت بوو یعنی لە ژیانیدا قەت نەیدەزانی مەسەلەی ترسومرسیا و ئەوەی کەمیش بیستم ئەو دەمی کە ڕێبەرایەتی و ئەو لەتبوون و شتانە هەبوو لە بەرنامەیدا هەبووە هەر ئەو سەفەرەی لە چەند جێگا باسی کردووە کە بگەڕێمەوە کارێکی وا دەکەمە هەموو لایەکمان یەک بگرینەوە ئەگەر دکتۆر شەرەفکەندی مابایە 100% ئەوەی هەتا ئێستا حیزبی دموکراتەوە زیاتر لە 30 ساڵە لە کۆیە قەتیزماوە و ئینسانەکانی وەکو من کە ساڵەها دابڕاوم لە حیزبیدا و هەموو ژیانی خۆم تێدا سەرف کردووە بەڕاستی هەر بەڵایەکی بەسەریان دادێ هەر تۆ بارانێکی کەلیان دەکرێت هەر کەڵگای بازارێکی کە جەمهوری ئیسلامی دەیکا یا هەر بێحورمەتێک لەلایەن ئێرەوە لە هەر دیگایکی دیکەوە کە بەسەریان دێ ئەمن هەموو جارێت جەرگم ژان دەکا و زۆرتریش خەڵگەڵانی شەر لێرەوە چەند ساڵە من لێرەوە میوانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لێرەم خەڵکە پێیان وایە من ئەندامی دەفتەری سیاسی و سەرکردایەتیم دەگەڵەوەی واز معرفم دەکەن دەڵم بابە من لە مێژ دەدابڕاوم دەو حیزبیدا نەماوم بەهەرحاڵ ئینسان متاسی دەبێ زۆر ناخۆشەوە ئەگەر دکتۆر شەرەفکەندی مابا ئەوڵەن ئینسانێک بوو شایی بەخۆ بوو مستەقیل بوو یعنی بڕیارگەر بوو بەڕاستی نەک ئاوا دابنیشێ و چاوی لە خەزا و خەدەر بێ بۆ 30 ساڵ تێپەڕیوە ئەوانە دانیشتون هەتا ئێستا فکرێکیان بۆ دوا ڕۆژی خۆیان نەکردوێتەوە ئەگەر هاتبا و خەڵک زۆر گازەندە و گلەی لە هەرێمی کوردستان دەکا دروستە ممکنە کەم کوڕیان هەبێ بەڵام ئەگەر لە هەرێمی کوردستان نەبان بزاهی چیان بەسەر هێڵ هادەوانە خراپتر لەوان خراپگەر اجازە دێنە سەرەوەتەوەرەش با من ئەگەر دێنە سەر و پرسیارەش تەنا بکەم لە ئەخیرا بەڵام کاک ئەگەر تۆ کۆمنتێکی لەسەر شەید بوونی دکتۆر شەرەفکەندی و دکتۆر قاسملۆ هەیە یا و توێژانە هەیە بیڵێ نامنەمێ پرسیارەتر ئاراستەی جەناب بکەم ئەگەر هەر کۆمنتێکی بیڵێ من پرسیارەتر دوم لە حەزم هەیە دیارە یەکیانەوەی دکتۆر قاسملۆی واقعان خۆ هەمومان دەزانین بەڕاستی کەم تەرخەمێکی زۆری تێدا و ینی لە خودی دکتۆر قاسملوی چاوەڕوان نەدەکرا کە ئەوەندە کەم تەرخەم بێ لەو بارەیەوە قسەکەی کاتمەلا ڕەسوول ڕاستە هەموو جارێ بۆ خۆی قسەکەی باوکی بە نمونە دێنایەوە تەنانەت دەمن بۆ خۆم شاهید بووم لە کۆبوونەوەیەکی شوڕای میلی مقاومەتدا لە پاریس ساڵی 83 کە مەسعودی ڕەجەوی و بەنی سەدر لە پەناممان دانیش بوون دکتۆر قاسملوو ڕۆی تێکردن و عینی بە پێکەنینەوە ئەو قسەی پێکتن یعنی لە جێی ئاواش حتا لە قاڵبی شۆخیدا ئەو قسەی دەکوت بەڵام بەڕاستی شێوەی شەهیدبوونەکەی یەکجار زۆر بێموبالاتی بوو چونکە ئەمن شکمنێ ئەگە هەردوو ئەندامی لە کومیتەی ئوتریشێ بەبێ چەک ببەرنە لەبەر دەرکەیدا نابانە ئەوە بەو شێوەی ڕوو نێدەدا یعنی زۆر
لەو بارەیەوە کەم تەرخەمی بوو. دکتور سعیدیش هەروە دکتور سعید هەروەکو باسی کرد ئەم بۆ خۆم ئەسان هاوژووری بووم لە دەفتەری سیاسی لە شیوە جۆیە و لەوانە ئینسانێک بۆ حتا بڵێ نەترس هەتا بڵێ خاچی هەتا بڵێ چوزانم لە هەموو شەرایطێکدا هەڵی دەکرد و لە عینی وەختدا فوق العادە زیرەک هەموو شتێکیشی باش دەزانی لە زمان لە نووسین لە فڵان ینی بەڕاستی شتێکی هەڵکەوتو بوو بێشکم ئەگەر ئەو بمایە فەرقی زۆر دەکرد و جگەلەوە بۆ مەسەلەی ڕێکەوتنەکەش لەگەڵ خودی خۆم من نامەم هەن ڕەد و بەدەڵ بینی خۆم و ئەو کە داوامان لە کردو و جوابی داوەتەوە کتوێتەوە لەگەڵ کاکجەلیلی داوام کردو یەکتر ببینین و زۆر شتی ئاوا زۆر خەریک بوو کە ئەو مەسەلەی ڕێبەرایەتی شۆڕژگێری چارەسەر بکە ئەو وەختەی کە ئەو مابوو بەڵێ ئێستا پرسیارەکەی دیکە فەرموو کە سپاس کاک مستەفا بۆ ڕوونکردنەوەکەت من ئەمێ لەسەر ئەوە 96 ڕێبەراتی شۆڕژگێر دوای هەوڵێکی زۆر تێکەڵە بێتەوە یا یەکێکرێتەوە لەگەڵ حزبی دموکرات بەڵام ساڵی 2006 جارێکی تر دوای 10 ساڵ جیابوونەوەیەکی تر لە حزبی دموکرات مێژووی حزبی دموکرات ڕووەدا ئەوی جیابوونەوەی حەدەکە یا حزبی دموکراتی کوردستان و کە جەنابێتش کەسێک بی لە کەسە دیارەکان کە لەگەڵ ئەو ڕەوتە کەوتی بەڕاستی و من وەک گوتم لە ئەوڵی بەرنامەکەیشانی ئەوەی کە لە 1960 ئەو دوو باڵی ئەحمد ینی ئەمە بەردەوام دێ جیابوونەوە دوو باڵ جیابێتەوە ئەمە جارێکی تر جیابووە بنەما هێڵە گشتەکانیان دیاری کرد بەڕاستی جیاوازەکانی ئەوە چی بوو لەگەڵ حزبی دموکراتی کوردستان ئێرانە کە جیابوونەوە ئایا بەڕاستی بنەماکی فکری هەبووم جیابوونەوە یا هەڵنەکردن بوو پێکەوە یانێم هەڵنەکردنەکە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ تێنەگەیشتنی ئێمە لەوەی کە لە مێژووی ئێمە یەکتر قبولکردن نیە ینی ناتوانین بیرۆڕای جیاواز فرەدەنگی فرەڕەنگی قبولکەین یا ئەو ئیدعاانەی کە ئێوە کردان لە جیابوونەوەکەتان ئەتوانیتان بیبەنە پێشەوە یان ئێمە بەحسە زۆر هەڵەگرێ من حەزەکەم کە جەنابەوەی لەو کەسانە بووی زیاتر لەسەرەوە قسە بکەین ڕاستیەکەی ئەو جیابوونەوەی کە لە 2006 دا بوو هەر کێشەی پێشوش مابوو لەگەڵی یعنی یەکگرتنەوەکەی ڕێبەرایەتی شۆڕژگێر لەگەڵ حیزبی دموکراتی کوردستانی ئێران لەلایەن بەشێکی زۆرەوە کەسانی زۆر بە نفوزەوە لە نێو حیزبی دموکراتی کوردستانی ئێراندا ئەسان قبول نەکرا و ئەو خۆمانە و ناخۆمانەیە هەرما بوو ئەمە بۆ خۆم شخصان ئەو وەخت خۆنا لە ڕێبەرایەتی حیزبدا بووم و نەکارەیەک بووم لە حیزبدا بەڵام زۆرم هەوڵ دەدا کە ئەو دووبەرەکیە کە تەقیبەوە لە نێو حیزبدا نەتەقێتەوە نەبێتە دووبەرەکی نەبێتە ئینشعاب دیسان لە بوونێکی دیکەی لێ نەکەوێتەوە تەنانەت هەر ساڵی 2006 پێش جیابوونەوەکەی بە دووسێمان سەفەرێکم کرد و لەوێ چوم حتا لەگەڵ یەکێتی و پارتی و قسەم کرد و تەنانەت هەیئەتمان لەگەڵ خۆم برد و چوم لەلایەن کاک مەسعودەوە لەلایەن مام جەلالەوە قسەم بۆ برنەوە کە با مەسەلە چی حەلیکەن برادەرانی کە ئەکسەریەتیان هێنابوو لە کۆنگرەی 13دا ڕاستیەکەی خۆمانە و ناخۆمانیان لەگەڵ ئەوانی دیکە دەکرد ینی زۆرتر ئەگەر لە من پرسی کێشەی فکری بەو شێوەیە نەبوو کێشەی یەکتر قبول نەکردن بوو و ئەو یەکتر قبول نەکردنەش ئێمە با لە خۆمان نەگۆڕین لە حیزبێکی سیاسیدا کەمتر نییە لە کێشەی بۆ چوون ئەتۆ لە حیزبێکدا کە کار دەکەی فعالیت دەکەی ساڵەها جوانی خۆت بۆ داناوە قوربانیت بۆ داوە زۆر خەرج کردووە لە بوونی خۆت بۆ ئەو حیزبەی تاوان پێت قبول ناکرێت زوڵمت لێ بکرێت لە نێو خودی حیزبەکەیدا و ئەوە دیارە بەرەبەرەوای لێ هاتبوو بۆیە لە نێو حیزبێکدا تەبایی و ڕەبایی و لە نێو کۆمەڵێکیشدا ئاسان لە نێو کولی جوڵانەوەشدا تەباوی ڕەبایی مەرجی سەرکەوتنە مەرجی سەرەکیە بۆ سەرکەوتن و ئەو جیابوونەوەی 2006 هەرچەندە تۆ دەڵێن وەکو دەڵێن چەپڵە بەدەستێک لێ نادرێ هەردوو لا خەتابارە یەک لەبەرەوەی کە تحملی نەکردووە یەک لەبەرەوەی کە دەیتوانی کێشەکەی حەلکە حەلی نەکردووە مەسەلەن ئەو وەختی ئەکسەریەتی کومیتەی ناوەندی کە دەیتوانی مەسەلەکەی حەلکە وەختێک کە ئەقەلیەتەکە 20 خاڵی دابوو داوای کردبوو قسەی لەسەر بکە و
بێ وەڵی بیسخاڵەکان ئێستاش بخوێنەوە هیچ وای تێدا نیە هەمووی حقوقی ئەندامە و فلان و ئەو شتانە ینی زۆر ڕاحەت دەکرا مەسەلا من زۆر هەر ئەو سەفەرەی لە دوای یەکگرتنەوەش پێک یەگەشتنەوەش بە کات مستەفای جرین گوتکتم ئەگەر ئەو وەختی ئەوانت قبول ئەوە نیو ئەوەندەی ئێستای کە لەگەڵ حەدەکی قبولت کردووە قبولت کردبایە ئەو کێشەیە هەر لە ئاساسەوە دروست نەدەبوو هەتا ئەوەی 12 ساڵیش بەجیا کارکەی دوایە بێ مەجبور بی یەک بگریەوە چونکە ئەتۆ لەسەر یەک زمینیدا دوو حیزب بلەخەرە نابێ ئاخرەکە یا یەکگرتنەوەیە یا یەکێک دەبێت چۆلیکە و کەسیش حاضر نییە چۆلیکە بۆ حاضر نییە چۆلیکە ئەتۆ 30 ساڵ لە حیزبێکیدا بووی هەر سەیرە پچی شتێکی دیکەت لێ دەربێت یعنی لەگەڵ خۆت ڕاز ناکە ئەگەروابی هەمون شخصم بۆ خۆم نزیکەی 15 ساڵ دانیشتم هەر کارەیەک نەبوو چونم بۆوانە زۆر ئازان بەڕاستی منزورم نییە مەسئولیتم هەبیانم بێ هەر حیزبی ماوم هەمیشە بەڵام مەسئولیتم نەبووە تومە بەڵام بۆم تحمل نەکراوە بۆم هەزم نەکراوە زۆر پێشنیارم پێکراوە بچم خەتێکی دی بگرم نەمتوانیوە چکە یا درۆ لەگەڵ خۆت دەکەی کە تا ئێستاوە تێناوە 30 ساڵ لە عمری خۆت داوەتێ یا ئەگەر لە نکاو دەبی دەستێت دەبێ شتێکی دیکە ئیدیەوە هەیە لە بازاری سیاسەتدا خۆ هەیە بەڵام بۆ هەموو کەس نابێت کەواتە ئەوانەی کە ڕێبەرەتیان بەدەستەوەی ئەکسەریەتێکیان پێەیە دەبێ ڕعایەتی هەمووان بکەن ئەوەی کە ڕەئی پێداوە ئەوەی ڕەئی پێمەداوە ئەوەی کە موافقێتی ئەوەی مخالیفێتی جا ئەوە دیارە بوو بە تەقینەوەکە ئەو وەختم بۆ خۆم زۆرم هەوڵدا لەبەرەوەی کە بەڕاستی بەو قەناعەتە گەی بووم کە زۆرتر خەتای ئەکسەریەتە کە مەسەلەکە چارەسەر ناکات چووم لەگەڵ ئەو لای کەوتم کە دیارە هێڵە گشتەکانیش تەسیری خۆیان هەبوو هێڵە گشتەکانی ڕێبازی ئێمە بەڕاستی شتی جوانی تێدا بوو یعنی شتایەکی تێدا بوو کە ئێستاش حیزبە گەورەکە پێویستێتی کە ئەو وەختیش حیزبە گەورەکە پێش لە دبوونیش هەر پێویستی بوو حەدەک زۆر جوانی دەست پێ کرد لە کۆنگرەی 14 و 15 هەتا کۆنگرەی 16 شتی زۆر جوانی هێنا بەڵام زۆر ینی دەست لێ هەڵگر خەڵکی دی بۆ خۆی قۆستەوە پاسەکە یەکجار درێژە ئەگەر سیارەکان مستەقیم لەسەر شتێکی تایبەت بکرێن دەنا پێم بەڵام دیارە ئەو کاتەکە حەدەک جیا بووە کۆمەڵێک گۆڕانکاری ینی کۆمەڵێک دروژمی باس کرد بۆ نمونە مەسەلەن ئەو کاتە ئێرانەکەی لابرد بەڵام ئەو زیاتر لە حەدەکە لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی پەیوەندی بوو لەناوە لەگەڵ ئێسلاح تەڵەبان بۆ نمونە باسی خەباتی چەکداری ڕەخنەی لەولا ئەگەر خۆی لەو زیاتریە کرد بەرحاڵ ئەوە با بمێنێت مەبەستمەوە چەند ڕەخنە بوو لەگەڵ ئەو شتانە کە جەنابەت باسە کرد بەڵام یەک شت هەیە کە خۆت وتت ئەو ئەنشعابەی 2006 هەر درێژ کراوەی ئەنشعابەکەی شۆڕژگێڕانە لە ڕاستیە بەڵام من ئەمەوێت لە کاک مەلا ڕەسوڵ ئەوە بپرسمیان ئەو بابەتە بخەینە بەرباس کە ئایا ئەم یەکگرتنەوە کە ئێستا بووە چون بەپێی ئەو هەواڵاناو یان ئەو شتە کەسێکە نازرێکی لە دەرەوە نازرێک سەیری ئەکات ئەبینێ کە ئەو یەکگرتنەوەیکی واقعی نییە وەکو دوو ئیدارەیەکەی باشوور وایە ئێستا لە حیزبی دموکراتە یعنی چه بە ڕاگەیاندنەکەیانەوە ئەوە ئەبینیت و چه بە هەڵسوکەوتیان ئەو قسانەی کە مەسە بۆ نمونە لە ماخرانە جێگری سکرتێریان بەرپرسی گشتی ئەیکات جیاوازە مەبەستمەوەی ئایا لە کاگمەلا ڕسوڵ ئەپرسم پێت وانییە ئەم یەکگرتنەوەیش لەوانەیە لە شوێنێک بتەقێتەوە ئاراستەکان ئەوە ناڵێن کە ینی یەکگرتنەوەیکی واقعی نییە چون تەنانەت لە سەروبەندی ئەو ڕووداوانەکە لە کوردستانی ڕۆژهەڵاتە کام دوایانەکە دیارەتەوەری دواترە ئەبینین کە هەڵوێستەکانی حیزبی دموکرات بەو جۆرە نییە کە چاوەڕوانی ئەکرێتی وەک حیزبێکی گەورە پرسیارەکە لە کاک مەلا ڕەسوڵ بوو زیاتر وڵای من بەو جورەی وەڵامت دەدەمەوە پێش یەکگرتنەوەیان کە من هێندە باز دەکرا هێندە خەڵک تەلەفۆنیان لەگەڵ دەکردم لە جێگایەک نووسیم کاکەگیان ئێستا یەکیان نەگرتوێتەوە باسی جیابوونەوەیکی دیکە لە گۆڕەدایە ئەوەی ئێستاژەوەی کە ئێوە و خەڵک باسی دەکا بەڕاستی وایە هەر وەک لێرە لە دەورانی جەلالی و مەلای مەکتەبی سیاسی کۆن و بارزانی کە ئەو مەسەلەی کوردی دەڵە دەستێگە گەشکا
تازە جێگای خۆی ناگرێتەوە هەتا ئێساش کردو ئیدارەی کە حکوومەتیان هەیە و شتیان هەیەوان دیارە هەر وایە ئیوانی شەر وایە و هەرواز دەبێ هەتا ئێستا کە یەکچیان گرتوتەوە هەز دەکرێت بە تەواوی و هەر لەوێ ماڵەکانیان تێکەڵاویان لە دەرەوەش دابشکردی کارەکانیان دیارە بەداخەوە یعنی چون سەداقەتێک نێ لە گۆڕەدا چونکە لە نێو میلەت خۆماندانی نەفسەرێتی خەڵکی وان ڕەگەڵکەوێکە هیچ گایکی لەو جێرەیدا نەبووە چ کە باز دەکەن ئینسانی سرف بۆ مبارزە و بۆ ڕزگاری میلەتەکەی و بۆ دۆزینەوەی فکر و بیر و هزی چاک بۆ خەبات و بەرخۆدانەکەی بکە هەر ئەو چەند نەفرەی کە لێرەن تا ئەو دوو پیتولەتە بێ هەر قەزێکە ئاوا دەبێت بەداخەوە کاک مستەفا منەمێ لە ئاراسەی باسەکە بەرەوە ئەوش بین تەوەری ئەخیرمان ئەویش ئەوەیە کە جناب باسی لەوە کرد کە خۆمانە و ناخۆمانە هەبووە من پێ دوای ئەو خۆمانە و ناخۆمانەتە سایشەر لە ئەوەی کە وەک کاگەمین فەرمووی لە وتەبێژی حیزب شتێڵێ سکرتێری گشتی شتێڵە یا کادرەکان شتێکی تر ئایا خۆمانە و ناخۆمانە ئێستاش لە حیزبی دموکرات هەست پێکرێ بە تایبەت دەبینین لە شۆڕشی ژینا حیزبی دموکرات تا ئێستا خاوەنی سیاسەتێکی ڕوون نییە ینی تا ئێستا ئێمە شتێکمان بەڕسمی نبینیوە لە حیزبی دموکرات کە بڵێ ئەمە سیاسەتی ڕسمی حیزبی دموکراتە یا ئەمە بەرنامەی حیزبی دموکراتە ئەمە هەڵوێستی حیزبی دموکراتە ینی ئەو دوو ڕەوتەی کە یەکیان گرتوتەوە هەر جارێک شتێک دەڵێن و تا ئێستا مەسەلەن کۆمەڵی هەڵوێست لەلایەن لایەنەکانی ترەوە گیراوە و لەسەر ئاسی ئۆپۆزیسیۆنی کشتێرانی گراوە حیزبی دموکرات نەبووتە بەشێک لەمانە ینی وەستاوە لەو لێوانە وەستاوە بۆیە تۆ سیاسەتی حیزبی دموکرات چۆن هەڵەسەنگێنی لە بەرامبەر شۆڕشی ژینا و وەک گوتیشمە خۆمانە و ناخۆمانە تا ئێستا بەڕاستی لە حیزبی دموکرات بەردەوامە ئەمە خۆرەیە نییە کە حیزبی دموکرات بەرەو داڕوخانی زیاتر لە نێو خۆیان ببە بەڵێ مەسلەی خۆمانە و ناخۆمانە ڕەنگە لە نێو هەندێک کەسدا هەربوو بێ بەڵام من بە پێچەوانەوە پێم وانە جارێکی دی حیزبی دموکرات بەرەو ئەوە بڕواکە ئینشعابێکی بەو گەورەیە کە بوو لەدبوونێکی تەواو بوو لە 2006دا گەورەترین لەدبوون لە حیزبی دموکراتدا لەدبوونی 2006 بووە پێشتر دیارە هەبوون ئینشعاب هەبوون جیابوونەوە هەبووە بەڵام ئەو بەڕاستی لەدبوونی حیزبی دموکرات بوو من پێم وانە بەو شێوەیە ڕووبداتەوە بەڵام ئێستاش هەر خودی یەکگرتنەوەکە قۆناغی ئاخری تێنەپەڕاندووە قۆناغی ئاخری گرتنی کۆنگرەی هاوبەشە کە کۆنگرەی یەکگرتنەوەیە پێک بێ و ڕێبەرایەتێک لە یەکگرتنەوە دروست ببێت ئێستاش بە 50-50 حیزب ئیدارە دەکرێت کێشەکە لەوەیدایە یعنی هەرڕاست ئەو دوو حیزبە پێکەوە دانیشتون حیزبە گەورەکەی ئیدارە دەکەن بەڵام ئەگەر بێت و کۆنگرە بگیرێ من خۆشبی من بەوەی کە ڕێبەرایەتێک هەڵبژێردرێ لەوێدا کەیدی ئەو ڕێبەرایەتە ئی هەمووان بێ ئێستاش 6 کەس لە حەدەکای لە ڕێبەرایەتی یا بەڕێوەبەری بڵین لە جیات دەفتەری سیاسی و 6 کەس لە حەدەک حیزبەکەی ئیدارە دەکەن کە بۆیە لە زۆر جێگا ڕەنگە دەرکەوێت پێوەی دیار بێ کە ئەوە حەدەک بوو ئەوەش حەدەکا بووە هەر خودی شخصەکان کە تۆ دەردەکەون و قسێکی دەکەم ڕەنگە هەمان قسە ئەگە یەکێک لە حەدەکای بیکە لە حەدەک نەبوو بێ کە بیکە هەمان قسە هیچ بۆ کێشە نەدە بەڵام وەختێک حەدەکێک دەیکا دەڵێ ئەوە ئەها دووبەرەکێکە یعنی جیاوازەکە ئێستاش هەیە بۆیە من پێم وایە کۆنگرەی هاوبەش ئەگەر بگیرێ و ڕێبەرایەتێکی تازە هەڵبژێرێ بەشی زۆری ئەو دیاردەیە ون دەبێ و شتێکی دیکە من دڵم پێی خۆشە من پێم وایە بەشی زۆری کادرەکان و ئەوانەی لە ڕێبەریشدان بێزگە بیارە هەندێک کەسان لێی وەڕاز نابن لێی ماندوو نابن لە دووبەرێکی و خۆمە و خۆ پێشخستن و ئەوە هەندێک کەسن کە لیاقەتی ڕێبەری بوونیان تێدانە بەڵام لەو ڕێگایانەوە زاری وایە دەرفەتێکیان بۆ دەخۆڵقەوە بۆ ئەو دەرفەتەی لە واقعدا ئەو کارانە دەکەن بەڵام من پێم وانە ئەگەر کۆنگرەی هاوبەش بگیرێ و ڕێبەرایەتی تازە هەڵبژێردرێ جارێکی دیکە ئەوە ببێ دووەم شتی کە بەداخەوە لە نێو هەر حیزبدانیە کاکە لە نێو کولی ڕێبەرە جوڵانەوەی کووردا هەیە ئەسان بەڕووناک بیرتەوە بە ئەندامانی حیزبەکانەوە بە حیزبەکانەوە بە نێو کومیتەی ناوەندی و ڕێبەرەکانەوە ئێستاش کورد ساغ نەبووەتەوە لەسەر استراتیژی نەتەوەیی
مادام ئەوە نەبێت ساغ نەبوویەوە پێشتر ئیشارە یەکەم پێکرد هەر کەس بە مەیلی خۆی قسە دەکا کەم وا هەیە قسەیەک تەسویب بووە لە کمیتەی ناوەندی لە دەفتەری سیاسی دراوە بە وتەبێژ و بە سکرتێر و بەوی دیکە دەبێ هەموو ئەو قسە بکەن دەبێ عینی قسە بکرێتەوە بەڵام سەلیقەی قسە دەکرێت مادام سەلیقەی قسە دەکرێت جیاوازیشی تێدا دەردەکەوێت ئیوامان هەیە دەڵێ کاکە ئەمن کاری سیاسی دەکەم لە کاری سیاسیشدا ئەتۆ نابێ خۆت زۆر ببەستیەوە هەمانە دەڵێت چۆن بچمە نێو مێدیا فارسیەکانەوە هەمانە بیوباوەڕیەوەی هەیە کە دەڵێ ئێمە دەبێت بچینە نێو میلەتی فارسەوە کە ئەمن زۆر مخالیفیەوە چینە نێو میلەتی فارسەوە تیان بگەێنین کە ئێمە میلەتین و کاکە ئەوان دەیان هەیە تێبگەن بۆ پرۆفیسۆرەکەیان کە 30 ساڵ لە ئوروپا و ئەمریکای دەرسی خوێندە و گەورە بووە و باش لە دموکراسی دەگا لەوەندەی تێدەگا کە ئەتۆ میلەتی قبوڵەتی کە ئێران وڵاتێکی فرەنەتەوەیە کە سیژول میلەیە کابرا لە بەریتانیای دانیشتووە 4 وڵاتی تێدایە بەریتانیا ئەوەی قبوڵە بەڵام بۆ ئێران دەڵێت کفرە چۆن شتیوا چۆن دەبێت میلەت یعنی هەر دەوڵەتێک یەک میلەتی هەیە و میلەتەکەش ئێرانیە خۆی نەفی دەکا بۆ ئەوەی تۆڕەت کاتەوە دەڵێ فارسیش کەڵمە باشە تۆ لەگەڵ ئەوەی چێ تێدەگەێنی بەرعەکسە تۆ وەرە بۆ خۆت استراتیژی خۆت دیاری پێ یەکگرتنت هەبێ کە یەکگرتنت هەبوو مەجبور نی ئەوەندە زەعیف نی بچی بۆ ئەوەی فلان کەسێک پێی خۆش بێ وەرت بگرێ قسێک بەدڵیوی بکەی و لە دوایە بێەوە قسێکی دیکە بکەیت یعنی زۆر ئەوەش تەنیا دیاردە حزبی دموکرات نییە کۆمەڵە لە حزبی دموکرات خراپترە لەو بارەیەوە یعنی هەموو هەروان هەموو کە دەچینە نێو فارسان ناو قسە دەکەین دەینەوە نێو خۆمان ناوێکی دی قسە دەکەین یعنی ئەو کێشەیانەمان هەیە کە ئەوەش پێم وایە بەوەی چارەسەر دەبێت کە یەکێتی نێو نەتەوەی کورد دروست ببێ و استراتیژیەک هەموو قبوڵیکە کاک مستەفا وایە قسەکە دروستە لەوانەیە ینی بەڵام جۆرێک ئینفعال لە حزبی دموکراتە ئەبینین لەم ساڵانەی دواییە بەرحاڵ بەتایبەت بە نسبەت شۆڕشی ژیناوە حزبی دموکرات منفعل بوو ینی خۆیان شتێکی فێر بوون ناویان ناوە سەبری استراتژیک بەڵام پێم وابێ ئەوە ینی فڕی بەوە نییە و سەبری استراتژیک معنای نییە کە تۆ خەڵکەکەت لە ئەوەی بەنەوەیەکی دی دەبینم من پێم وایە حزبی دموکرات لە نێو خۆدا فعال بووە لە مەسەلەی شۆڕشی ژینادا هەر لە خۆنیشاندانەکان و مانگرتنەکانیشدا ئەوە دیار بوو بەڵام لە دەرەوەی وەیدا زۆر کەم ئیستیفادەی لەو پەتانسیێلە کردووە کە شۆڕشی ژینا بەرهەمی هێنا و حزبی دموکراتی سەهمێکی گەورەی تێدا بوو ئەگەر لە من پرسی دیارە کورد بەگشتی ئەو کەم تەرخەمیەی کرد هەمان بوو چوو بەو شتەیەوە لەگەڵ خەڵکی دیکە معاملە بکە هەشمان بوو سەردەرگوم بوو لە جیاتی ئەوەی کە بێ فەوران یەکگرتنێک دروست بکە لە نێو خودی کوردەکەداوە بەو یەکگرتنەوە بچێ ڕوبەڕووی ئێرانیەکان بێتەوە پلاتفۆرمی خۆی هەبێ دەبوایە کورد کە هەڵگیرسێنەری شۆڕشی ژینا بوو کە درێژەدەری شۆڕشی ژینا بوو کە لە واقعدا ستونی فەقەراتی شۆڕشی ژینا بوو دەبوایە کوردیش ئیبتیکاری دروستکردنی ئالتەرناتیڤ و ئەو جۆرشتانەی بەدەستەوە گربایە من ئەوم قبول نییە کە دەڵێن کورد پێی نەدەکرا ئێمە لە دوای لەدبوونەوە تەنیا حەدەک لە بڕۆکسل کۆنفرانسێکمان گرت هەر بۆ ئێرانیەکان لە حاڵێکدا قسەی خۆمان دەکرد بەڵام 28 حزبی ئێرانیمان کۆ کردبووە یعنی دەکرا بە قودرەتەوە بێت کەڵک لەو پەتانسیێلە وەربگرێ کە کورد بەدەستی هێناوە دقیقاً کار مستەفا قسەکەی منیش هەرەوەی انتظار لەو بارەیەوە زۆر کەم تەرخەمی کرد حزبی دموکرات وە کۆمەڵەش زۆر غەدری کرد حزبی دموکرات کەم تەرخەمی کرد کۆمەڵەش غەدری کرد حزبی دموکرات لە ڕاستیە پێم وابێ ڕاهبەریەکەی لە ئاست ئەو بەدەنە کۆمەڵایەتیەکە لە ناوخۆیەتی نییە بەڕاستی ئەمە واقعیەتێکە چون نەیتوانیوە متوربەی ئەو شتە بکات و تەجمیعی ئەو داخوازیانە ئەو نیروە کە هەیەی لە ناوە ڕاهبەریەکەی لەو ئاستان نییە بەرحاڵ ئەمە ڕوان تێڕوانی لە ئاستی پێویستدا نەبوو لە دەرەوە لە ئاستی پێویستە ئەتوانین بڵێن شۆڕشی ژینا ئەوە ڕاست بەڵێ ئێستا ئەگەر پێم وابێ دوایین تەوەر ئەوە بێ بە تایبەت لە کاک مەلا ڕەسوول ئەپرسین وەکو کەسێکە بە ئەزمونەوە چەندین دەیە ئەزمموی خەباتی هەیە
ئەبینین بە تایبەتی حزبی دموکرات کە یەکێک لە حزبە گەورەکانی هەر چوار پارچەی کوردستان و بە تایبەت کوردستانی ڕۆژهەڵاتیشە لە هەلومەرجێکی خراپە ئێستا هەم ئەو هەم لایەنەکانی تریش و کۆماری ئیسلامی فشارێکی زۆری خستووەتە سەر هەرێمی کوردستان و باشوور کە بارحاڵ ئەو هێزانە لەوێ نەمێنن زیاتر فشار بکەوێتە سەریان مە حەزەکەم وەکو ئەزمونێکی مێژووی کە جەنابتان بەو درێژایی ئەو چەندەیە لە تەمەنتان کە بینیوتانەوە لە نزیکۆ لە ناو حزبی دموکراتا بوون داهاتووی ئەو حزبە چۆن ئەبینن ئەم فشارانە پێت وایە تا چەندێک ئەتوانێت کاریگەر بێت لەسەر بزوتنەوەی کوردستان بەداخەوە ئەو وەزەی کە بەسەر حیزبی دموکرات داهاتووە یا ئەو فشارێکە لەلایەن جەمهوری ئیسلامیەوە هاتووە تاسیری زۆر خراپی هەبووە و حیزبی دموکراتی لەو بارەیدا بە ڕێی من کەم تەرخەمێکی زۆری بووە چونکە من چەندجار لەگەڵم باس کردوون ئەو کاتێک کە حیزبی دموکرات لە قەندیل هاتە خوارێ و بۆ یەکەم پارلەمانی کوردستان خۆیان سڕ کرد نەکرد حیزبی دموکرات هەموو هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کارێکی زۆر مقەدەس بوو بەڵامی دیوە نابێت بێتە مادام العمر لە ئەوڵەوە پێکاکە کە لە ڕەخیشی کرد جوابیشی نەدانەوە شەڕیشیان دەگەڵ کرد بەڵام هەموو هێزەکانی ڕۆژهەڵات بەڕاستی بۆ ئەو پارلەمانە عەزەمەتی کە یەکەم جارە لە وڵاتی بەشێکی کوردستاندا پارلەمان دروست دەکرێت ئەوان فیداکاریان کرد خۆیان سڕ کرد ئەوانە کرد بەڵام پاشان کە مەسەلەی داعش و ماعش و شتاتە گۆرە و خەڵک ئیحساسی جوڵاو هەر کەس لەبەرە خۆیەوە بە هاوارە و مەسەلەیەوە دەچوو ئەوانەی ڕۆژهەڵات ئەوانەی داژنیش بوون بێعلاقەش بوون هەمویان خۆیان ئامادە کرد حاضر بوون دەگەڵیان بچنە دەفەی نەقبوڵیان نەکردن تڕۆشیان کردن وە لەو کاتیەوە ئیدێتۆ وەزیفەکەی خۆت بە جێگەیاندووە وەزیفەت نییە تا عمرت هەیە تۆ خۆت بۆی سڕکەی ئەوی یەک زەڕە بەرابەردا هیچ هەڵوێستێکی باشی بۆ تۆ نەبێ دەبووە تا ئێستا فکرێکیان بۆ خۆیان کردبایەوە ئەتۆ کە مبارزەی مەسەلەحانە کە ئەگەر کردیشیان غەڵەت بوو کە چونکە ئەو ڕێژیمە مبارزەی مەسەلەحانە ناڕوخێ ئەو شتێکی معلومە دەبووە فکرێکی وایان کردبایەوە خۆیان تەنکە کردبایە بەرەو ئوروپا بەرەو هەردێگایەکی دیکانە بێ ئەو جوورەمانە لێرە ئەوەمان نییە ئەوە مانی نیوەمانە و یعنی خەڵک بووی متەأسیر دەبێت من تەنیا بە یەک شتی دڵم خۆشە ئەویش ئەوەیە باسی شۆڕشی ژیناتان کرد شۆڕشی ژینا شتێک بوو خوڵقا لەسەر تاسەری ئێرانێدا بە عەکسی دەورانی شای و ڕێژیمەکانی یەک لە دوای یەکدا ئەسەم کورد ناوی چۆ ئەو پەڕی ئێرانەوە لە هەمووی لە بلوچستاندا مەسەڵەن ئیسفەهان لە هەمەدان لە تاران جاری پێشە زەمانی شای یەک جێگا لە وڵاتانە باسی کوردیان نەدەکرد بەڵام لەوێ لە هەمووی باسی کورد دەکرا هاوجەردی لەگەڵ کورد دەکرا ئەوەش عیلەتەکەی چییە ئێمە وەختێکی کە دوای 16 ساڵ دواروخانی شای و هاتینە وڵاتی خۆمان ئەو خەڵکانەی کە هاوحیزبیمان بوون ڕەفیقیان بوون من و حەسەنی ڕستگار شەوانە کە داهاتنەکردمان ئەمە هەرچی باس سیاسیمان دەکردەوەن یەک زەڕە ئەسەن بە خیاڵیشیان دەنەدات داهاتنەوە سەفتە و پوڵ و خانوو ئەو شتانە پێمان سیر بوو چونکە مەجال نەبووە وەختی بە هیچ جوورێکی بەڵام ئێستا ئەوەی کە دەڵە شۆڕشی ژینا تەنزیم شدەنیە نەخێرە من ڕەفیقم هەیە برادەر دەناسم ئینسانی زۆر خوێندەوار ئینسانی زۆر ئاگا ئینسانی ئوستادی دانیشگایە کە بەڕاستی لەو سەری کوردستانەوە بۆ سەری کوردستانەوە پەیوەندیان هەیە زۆر چاک لەسەر لاک خۆیان ڕاوەستاون دژی هیچ حزبێکی ڕۆژهەڵاتی ژنینەوانی لە دەرەوەن بەڵام دەڵەمە لەسەروان ڕناوەستین و بخۆیان کاری خۆیان دەکەن هەتا بە حەدێک مەسەن برادەرم هەیە لە منتەقەی بورمێڕا بینی ئەو لای یادی ئیژی نابوو پێدا هاتووە هەتا لە ئیلام و کڕواشان سەری دەرێناوە سەری هەموو ئەو شەهیدانەی داوە سەری هەموو ئەو ئینسانانەی داوە کە نێوبانگیان هەبووە بەڕاشکاوی قسەی لەگەڵ کردوون هەموو جاری بۆ منی راپۆرتەکە نادۆتەوە هەر لە بەری پاراوەمەوە کاکە تکار لێ دەکەم ئاگال لە خۆت بێ کاکە برێک بە وریایی بکەوانە یعنی ئێستا لەوێ نوخبەیەک پێگەیشتون کە ئەسڵەن ئێمە دەبێت چاومان لەوان بێ ئەمن هەمیشە مخالیف بووی بووم کە ئێمەیەکی چەند نەفەر دروستە هەڵا هەڵگر بووین و ئەمە ئەو مبارزەمانی دامەداوە بەڵام پێم ناخۆش بوو ئەو هەموو خەڵکەی ئێمە لە داخلی وڵاتدا هەمانە چاویان لەوەی بێمە بچینەوە ڕزگاریان بکەین ئەڵان بەعکسەوە ئەمە چاومان لەوانە ئەوە بۆ من جێگای زۆر خۆشحاڵیە و پێم وایە ئەو شۆڕشی ژینا بەو جوورەی کە من دەگەڵ برادرانە پەیوەندیم هەیە لە جێگای خۆیەتی دەخوێندایە و حکوومەتی زۆر لەو بارانەوە کۆتا دێ
لە زۆر مەسەلەدا ئەو توندوتیژی جارانیان نەماوە دا ئەوەیە کەم پێم وایە حیزبەکانی ڕۆژهەڵات کە باسمان ئەوەیە دەبێ فکرێکی دیکە بۆ خۆیان بکەنەوە مانێکی بەو شێوەی ئەوەمان نییە ئەوە خۆفەوتاندنە بەڵێ زۆر باشە لە ئەخیر پرسیار بە کورتی کاک مەلا ڕەسوول داهاتووی حیزبی دموکرات چۆن نەبینی داهاتووی حیزبی دموکرات ئەگەر فکرێکی ئەساسی نەکەنەوە وەک تەشکیلات وەک تەشکیلات لە هەر جێگایەکیانە بمێنن ئەبە و جوورەی کە ئێستا هەیە هەتا دەتوانم بڵێم دەردی سەریش بۆ هەرێمی کوردستان دروست بووە ئەوانیش چێماون دیارە زەختیان لەسەرە کارکرا تۆ دەبینێ تورکیا هاتۆنیەوەی خاچ کوردستانی داگیر کردووە کەڵگا دەکەن ئێران عینیشت بە ولای داوای دەکات تۆش لە ولای لێرە بەهانە بدێ دەست جەمهوری ئیسلامی بەخۆی بۆ هەموو ترۆرپەروەری بۆ هەموو ئیمکانیات و دەسەڵاتی کە هەیەی ئەوە مشکلە دەخۆخێنێ بەخدێ من ئەگەر فکرێکی ئەساسی بۆ خۆیان نەکەنەوە کە وەک تەشکیلاتێکی سیاسی لە هەر شوێنێکی دنیا بن ئەڵانەوانەی لە دەرەوەن بەشی هەر زۆرێ مناگام لێیە بە تحریکاتی ئێمەمانان زۆر کەس چۆ دەرێ مخالیف بوون ناندێت ئەوە قسەی 20 ساڵەوە پێشە ناندێت ئێمەمانە زۆرمان تەشویقکردن کە بابە ئەو ماڵ و منداڵە پیرەکانتان بە ساڵاتچۆکانتان بۆ لێرە قەتیستانێشتنەوە ماون بابێنە دەرێ هەمووی بە دڵێشی بە ناڕەحەتی ڕۆیشتن ئەلانەوە چەند ساڵە لەوێ زیاتر بوونەوە مڵکیوان و بوونەوە حیزبی هەروە بکەن ئێستا لێرە کاکە خۆت چەندکە بکات چەند کەسێکی ڕەمزیت وەک هەر جێرێکی وەک من چۆن لێرە دانیشتوم بمێنەوە باقییکە تەشکیلاتەکەت و هێزەکەت هێزێکی سیاسی بۆ دوا ڕۆژی خۆت ئەگە تەنزیمات و تشکیلاتێک و هەستەیەکی لە داخلی وڵاتە هەیە بۆ دوا ڕۆژ و بەخای خۆت بمێنەوە باشتر لەوەی کە نەتێڵنەوە یا لە بینت بەرن بەڵێ زۆر باش کاک مستەفا بە کورتی داهاتووی حیزبی دموکرات چۆن نەبینی دیارە داهاتووی حیزبی دموکرات من فقط لە داهاتووی کۆیەدا نابینم حیزبی دموکرات تەنیا ئەوە نییە کە لە کۆیەیە حیزبی دموکرات بەشی ئەساسی لە نێو خۆی وڵاتە کەواتە بۆ هەموو حیزبەکانی دیکەش من پێم وایە لەگەڵ ئەوەی کە زاهیرەن وا نیشان دەدا لەبەرەوەی کە لە کۆیە و زۆر گوێزەڵە و جەیەکانی دیکە لە ژێر فشاردان و ناتوانن لەوێ هیچ قسە بکەن و هیچ حرەکەیان هەبێ و ئەوانە دەست و پێیان بەستراوە کەواتەوە بەرەو زەعیفی و بەرەو نەمان و بەرەو ئەوە دەچن من پێم وایە بە پێچەوانەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان حیزبە کوردستانیەکان لە جاران بەهێزتر بوو و ئەوەش لە شۆڕشی ژیناو ئەوانەدا ڕەنگی دایەوە لە مانگرتنەکانی کە هەر ئەو حیزبانە هەتا وەختێکی کە ناوەندی هاوکاری چالاک بوو کە تێکیاندا بەداخەوە ڕەنگی دەدایەوە لە هیچ جەیەکی دیکەی ئێران نەبووە کە ناوەندێک لە دەرەوەی وڵات داوای مانگرتن بکا و سەر تاسەری شارەکان تەختەی بک بە داوای ئەوان حرەکە جوڵانەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان یەکجار بەهێزترە لە جاران ئەگە لە من پرسی دەلیلەکەشم دووشتا یەکیان ئەوەیە کە ئەگەر جاران لە سەردەمی شۆڕشدا بە تایبەت لە دوای شۆڕشی گەلانی ئێران کۆمەڵگای کوردستان دابەش ببوو بە سێ چوار بەشی زۆر مشخص بەشی هەرە زۆری ئەسەن نەیدەزانی سیاست چیە بەشی دیکەی دابەش ببوو بە بەرەی چەپ زۆر چەپ و بەرەی بڵین نەتەوەیی و یا ڕاست و ئەوانە ئێستا لە نێو ڕۆژهەڵاتی کوردستاندا بە چەپت و بە مەسحەبیتەوە بە فڵانتەوە هەمووی لە پێش هەموو شتێکدانەتەوەیە وەجگەلەوە بەشی هەرە گرنگی ڕۆژهەڵاتی کوردستان کە دەبێتە ئیلام و کرماشان بە تایبەت کرماشان و دەوروبەری و ئیلام و ئەو دوو ئوستانە گەورەیە کە پێشتر ئەسڵ بەشداری نەبوو لە شۆڕشی کوردستاندا ئێستا لە ناوەندی کوردستان لە واقعدا نەتەوەیی ترن بۆیە من دەڵێم لە نێوخۆی ڕۆژهەڵاتی کوردستاندا جێگای نیگەرانی نییە من پێم وایە ئەگەر حیزبی دموکراتیش ئەسڵان هەڵوەشێ کۆمەڵ ئەسڵان نەمێنێ شۆڕشی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان ناکوژێتەوە لە بین ناچێت بەڵام ئەوەی کە دەمێنێتەوە بۆ ئەو هێزانەی کە لە باشووری کوردستانن بە نەزەری من دەمێژە دەبوایە ئێمە لە فکری کەم تەرخەمیەکە لێرەدایە ئەتۆ وەختێکی دەبینی چەکداریت هەیە بە دیفاع چەکداریەکەت ناسراوی کە قەت دیارە شەڕی چەکداری نەبووە من مخالیفی ئەوەم
جوڵانەوەی چەکداری و خەباتی چەکداری و ئێمە کەنجە چوین شۆڕشمان هەڵگەستاندووە خۆ وەک ئەمریکای لاتین و ئانە ئێمە نەچوین لە دێوە دەست پێ بکەین و بەرە منتیقە ڕزگارکەین و ئێمە چوین لە وڵاتی خۆماندا بە ئازادی کار بکەین دوای ڕوخانی ڕژیمی شای ڕژیم حملەی بۆ هێناوی نەیهێشتووە ئێمەشتا ئەوەندەی توانیمانە بەرگریمان کردووە دەستمان داوەتە چەک بەرگریمان کردووە دوایی کە نەمانتوانیوە هاتووینە دەر لە ناوچەکە یعنی قەت خۆ ئێمە شۆڕشی چەکداریمان دەست پێ نەکردووە زۆر بە هەڵە ئێمە زۆر جار دەڵێن شۆڕشی چەکداری و ئەیفڵان باشە ئێستا لە دیفاعەوە هاتوین لە جێک دانیشتوین چەکمان پێ بۆ دیفاع لە خۆمان کڕۆرمان نەکرد ینی بۆ ئەوەندێ زۆر باشە بۆ ئەوە بە ئەوەندە قسەی تەواو بکەم بۆ ئەوە پێویست ناکە ئەمن هەموو هەست و نیستی خۆم لەسەر وەی دانێم کە ئەو بنکەیەم چۆن بمێنێ دەبواە ئێمە بیر بکەینەوە جایگزین پەیدا بکەین ئەگەر مەسەلەن لە نێو خۆدا ناتوانین بە شێوەی چەکداری بین و بچین نەک شاری چەکداری بکەین قەلەن دەمانتوانی ڕاگەیاندن بەهێز بکەین لە دەرەوە یەکگرتنێکی بەهێز دروستکەین هێزی پێشمەرگە بکەین یەک مەسەلەن بۆ نمونە زۆر شت لەوانە و ئالتەرناتیڤێک بۆ خۆمان دابنین کە ئەگەر لەوێ ئوسولەن جێمان نەبووە چ بکەین ئەمشکم هەیە لەوەی کە ئەسڵەن ئەوەمان ئەو بەرنامەمان هەبێت فقط چاوەڕوان دەکەین زانین چمان لێ کاک سپاس کاگەمین ئەگەر بە کورتی تۆ لە یەک دقا تۆش داهاتۆکە چۆن نبین تێبینیەکی تایبەتم نییە پێم وا بێ حزبی دموکراتیەکێ لە حزبە مێژوویەکانە لە هەر چوار پارچەی کوردستان و گەورەترین سەرەکیترین حزبی ڕۆژهەڵاتی کوردستانیش بووە هەتا ئێسەیشی لەگەڵ بێ بەڵام پێم وا بێت چ تووشی قەیرانێکە هەم وەکو قەیرانی فکر و وەکو قەیرانی سیاسی و استراتژیش و بەتایبەت قەیرانی تەشکیلاتیش تووشیەتی پێشگەل لەوە ئەگەر بتوانێوانە چارەسەر بکەم پێم وا بە حزبێکە بۆ هەتایە جێپەنجەی ئەمێنێتەوە توانێت کاریگەر بێت لەسەر بارودۆخی سیاسی وەزعی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان سپاس منیش لە کۆتایی پێم وایە حزبی دموکرات ئەگەر سەیری ڕابردووەکەی بکەی بە تایبەت لەگەڵ پەیوەندی لەگەڵ داگیرکەرانی کوردستان یا با بڵێن بە تایبەت لەگەڵ حکومەتی بەعس خاوەنی مێژوویەکەم حزبی دموکرات حزبەکانی تر خاوەنی مێژوویەکی پاکێن لەگەڵ ئەو پەیوەندیانەی کە لەگەڵ وڵاتانێکە هەیان بووە کە داگیرکەری کوردستان بوون هیچ بەڵگەیەک نییەوە مێژوویەکی پاکیان ئێم حزبی دموکراتم لایەنەکانی تر و هەم بەرامبەر بە پارچەکانی تریش لە ڕاستیە هەم حزبی دموکراتم حزبەکانی تریش حزبی دموکرات و کۆنترین حزب مێژوویەکی پرشنگداری هەیە میشە بەهانەی پارچەکانی تریشەوە چووە و قوربانیشی بۆ پارچەکانی ترداوە بەڵام بەداخەوە هەم حزبی دموکرات و هەم حزبەکانی تری ڕۆژهەڵات لە بەرامبەر پارچەکانی ترەوە لە بەرامبەر داگیرکەرانی کە پارچەکانی تریان داگیرکرێ خاوەنی شانازی و خاوەنی مێژوویەکی ڕووسورن بەڵام کە دێتەوە سەر استراتیژی بۆ ڕۆژهەڵات و لە نێو خۆیانە بەڕاستی ئەو دەبێت بیرێک لەوە بکرێتەوە کە ئەو هەموودا شتە بۆ ئەوانی تریکەین خۆڕاگرێ بەرامبەر داگیرکەرانی پارچەکانی ترێ سەریان بۆ نانەوێنین و خاوەنی مێژووی پاکین و ئەو هەموو قوربانی بۆ پارچەکانی ترێ دەین دەبێتەوە تەنازل لە نێو خۆیان نابکەن بۆی بتوان بە استراتیژێکی ئەو بەش بگەن لەگەڵ لایەنەکانی ترا و یەک شتی دیکە کە بۆ حزبی دموکرات مهمە لەبەرەوە حزبێکە نزیکەی 40 ساڵ زیاترە بەهۆی ئینسدادی سیاسیوە لە ئێران لە دەرەوەی خۆیەتی لە دەرەوەی سنوورەکانی خۆیەتی دەبێت خوێندنەوەی ورتری بۆ ئەو واقعە تازە بەتایبەت لە دوای شۆڕشی ژینەوە بۆ کۆمەلگای کوردستان هاتوۆتە ئاراوە بێ ئەو خوێندنەوە دەتوانێت خزمەت بە حزبی دموکرات کە ئاسۆکانی داهاتوو ڕوونتر ببینێ و بتوانێت بەرنامەی ڕێکوپێکتری بۆ داهاتوی کۆمەلگای کوردستانە بێت بە هیوای سلامەتی بۆ کاک مەلا ڕەسوڵی پێشنماز و کاک مستەفای شەڵماسی دوو تێکۆشەری دێرین دوو کەسی ئاگادار لە ڕووداوە سیاسیەکان کە بە وردی هەڵسەنگاندنیان بۆ ئەو بارودۆخە کردوە زۆر لایانی دیکە هەیە بەڕاستی ڕەنگە نەمانتوانێت بچینە سەری لەبەر کەمی کات یا لەبەر ئەوەی کە بەرنامەکە زۆر درێژەی کێشە بە ناوی خۆم و کاگەمین و دۆستانی تر لە دامەزراوەی چار هیوای تەندروستی و بەختەوەریتان بۆ خوازین و هیوادارین ئەو هەموو ناکۆکیانە کە لە مێژووی کووردا هەبووە کۆتایی بێ و ئەو قسانەی کە ئێوە دوو تێکۆشەری دێرین و خاوەن ئەزمون کردان بە چکە حزبی دموکرات و حزبەکانی تریش توانن بۆ داهاتوی خۆیان سوودی لێوەرگرن و نەوەی نوێی کوردستانیش لە ڕێی ئەو باسانەی ئێوە کردان بتوانێت زانیاری زیاتر لەسەر مێژووی کوردستان و حزبی دموکرات بە تایبەت بەدەست بێنێ زۆر سپاسانەکەین جارێکی تر و ماندومان کرد